باش کوردستان مژارەکەتون تەندروستیەش بۆی وێمەرەمێژیمە میێڤانداریە دکتۆر ڕەوف ڕەحیم پسپۆرە نەخۆشیین ڕۆماتیزم کریامێ بەهەژێ پاراستن و ڕێنماییان تەندروستیان تایبەت بە ڕۆماتیزمێ بکەین چاوا بکارون خۆشێ بپارێزین و هەروە دکتۆر چارچۆڤەیە بەرنامەیدا دێ ڕێنماییان تایبەت بدەوەش بۆی کو بکاربن بە ئاوایەکێ تەندروست بوون و دوور بنژێ وێ نەخۆشی بەڵێ دکتۆر سپێدە باش سپاسانەکەم بۆ بیاندارێتیان بە هیوادارم ئەم چاپێکۆتنە ئەم قسەکردانە بە کەڵک بێ بە هەموو لایەک. دکتۆر ئەو کەسانی کە زۆرترین ئەگەریان هەیە بۆ توشبوون بەم نەخۆشیە چێن واتە چێ زۆرتر تووشی نەخۆشی ڕۆماتیزمە بێت؟ خۆی نەخۆشی ڕۆماتیزمە ئەو کۆمەڵە نەخۆشیە کە تووشی ئەو ئامێرە ئەبن کە مرۆڤ ئەجوڵێنێ وەکو ماسوولکەکان، جومگەکان، دەمارەکان. اینجا ئەمانە هۆکارەکانی ئەگەر بێتە سەر هۆکارەکانی ئەکرێ بە چەند بەشێکەوە. هەندێکیان نەخۆشیەکی ڕاستۆخەیە ئەبێتە هۆی ئەوەی کە گۆڕانکاری ڕاستی لە جومگەکانە دروزەکات لە ماسوولکەکانە دروزەکە لە کۆتاییە لە هەندێ سیستەمیکەش لە جسما دروستێکە وەکو لەوانەیە پسی بگرێ، لەوانەیە دڵ بگرێ، لەوانەیە چاو بگرێ، لەوانەیە ئەم هەندێکیان ئەمانەیەکە. هەندێکیان هەیە سەبەبەکانی میکانیکیە، هەر زەختە یاخود پستانە لەسەر دەمارێک و ئازارە بۆ پیاکە وەکو ئەو ئازارانێک کە عاتن لە ملابێ یاخود ئەوەی کە پێی ئەڵێن ئینزیلا خزانی دەمارەکانی پشت کە دەمارێک لە پشتەوە ئەگوشترێت ئەو دەمارە لە پشتەوە هاتۆتە خوارەوە بۆ پێ یا بۆ قاچ یا بۆ خوارەوە بۆ پەلی خوار و پەیوەندی چیە لەگەڵ ڕۆماتیزمەکە ئەوترێ ئینزیلاقی هەیە کەسێک یان ڕۆماتیزمێ چۆن جیا ئەکرێتەوە پەیوەندیەکەی بەڕاستی ئەوە پرسیارێکی زۆر کاریگەرە و زۆر گرنگە. ئینزیلاق ئەوەی کە ئەگە تەنیا ئینزیلاق بێ مەسەلەکە میکانیکیە، میکانیکە و پستانە لەسەر دەمارێک کە ئازار پیاکە و پستانەکە خۆی ئەگە سەیری ناوپشت بکەین لەبینی هەردوو بڕگەیەکە مادەیەکی کە هەیە کە دەورەکەی فایبەرە و ناوەکەی مادەیەکی محکوم حەلبی جێڵیتایە. هەندێک جار ئەو فایبەرەی کە لە دەرەوەی ئەتەقێ لە ژێر پرەژەرە لە ژێر زەختە وای لێکە ئەو مادە لەنجە بێتە دەرەوە دەستکا بە گوشانی گوشار بخاتە سەر دەمارەکە، پستان بخاتە سەر دەمارەکە و ئازارەکەی هێتە خوارەوە. اینجا ئەو مادە لێنجە چۆن چاگە بێتەوە نەخۆشەکە ئەگەر وازی لێبێنی عزێتینەی ئەو خۆی وردەوەدا ئەوەی کە هاتوۆتە دەرەوە ئەپوکێتەوە نامێنێت ئەوە هۆی چاکبوونەوەی تەمان لەگەڵ چارەسەرا. بەڵام نەخۆشی ڕۆماتیزمەی جەوهەریە ئەوانەی کە گرنگن ئەوانە گۆڕانکاری لە جومگەکانە بێت، گۆڕانکاری لە ماسوولکەکانە بێت، گۆڕانکاری حتا لە خوێنە بێت. لەبەرەوە نەخۆشیێکی با بڵێن هەموو سیستەماتیکە هەموو لەش لەوانەیە بگرێتەوە. جیاوازەکان ئەوەیە. باشە دکتۆر ینی کەسێک ینی چۆن تووشی ئەم نەخۆشیە بێت؟ بۆ ئەگەر باسی ئینزیلاق بکەین زیاتر ئینزیلاق ئەبێ ئاگامان لە پشتمان بێت چونکە نیشتانەوەیکی زۆر لەپڕ هەڵگرتنی شتی گران خواعزێدانی زۆر بەوێ ئەوەی کە ئەگار لە خۆیان بۆ نمونە ئەگەر هەڵسیت و بەلایەکە خۆت بخیت و ئاوا بنوشتێتەوە یا بۆ لاکا بنوشتێتەوە ئەمانە هۆی ئەوەیە کە ئەو مادەیە بخزێت وەزەخت خاتە سەر دەمارەکە. لەبەرەوە ئامۆژگاری ئێمە بۆ ئەو کەسانی کە ئیشی قورس دەکەن بە تایبەتی کە ئەوانەیە شتێ لە هەڵگرن لە زەویەوە بنوشتێنەوە ئەژیان بنوشتێنەوە و ئەو شەکە هەڵی نزیک بێ لە خۆیانەوە چونکە تا نزیک بێ لە خۆتەوە ئەرەک لەسەر پشت کەمتر دەکاتەوە و زۆر نەنوشتێنەوە شتی قورس هەڵ نەگرن و خۆ عەزەدانی زۆر هەتا گەوەزش بێ لەسەر خۆ لە ڕۆماتیزمە دکتۆر مەسەلەن چ شتێک هەیە چ ئەگەرێکەیە کە کەسەکە تووشی ئەو نەخۆشیە ببێت؟ نەخۆشیەکانی ڕۆماتیزمە هەندێکیان بەشێکن لە نەخۆشیێکی عام کە نەخۆشیەکە دەبەستن ئەگەر تووشی هەر تاک ببی هەر تووشی هەر ڤایرۆسێک ببی کە ئەلتیکە هاوکردن بۆ دروستکە ئازاری جومگەکان و ماسوولکەکان دەبێت ئەوە چارەسەرەکرێ. بەڵام نەخۆشیە ڕۆماتیزمە ئەسڵەکان ئەوانەیە کە ئێمە زیاتر لەگەڵان مامەڵە ئەکەین هۆکارەکانی بە تەواوەتی نەناسراوە بەس ئەو هۆکارانی کە تا ئێستا ئاسانە کۆمەڵێک لە هەر نەخۆشیەکە کۆمەڵێک هۆکار هەیە یەکێ لەوانەیە کە لەش خۆی هەندێ مەواد دروزەکە دژی خانەکانی خۆی یا دوژی هەندێک ماوادێکە لە جسمە و ئەو دوشتە ئەو دومادێ ئەوەی کە لە جسمە هەیە ئەوەش کە دروست کراوە بەیەکەوە تەفاعولەکەن ڕێکشنەکەن و ئەبێتە هۆی دروستبوونی هەندێک ماوادێکە کە هاوکردن لە جسمە دروستەکەن پێڵێن ئۆتۆ ئیمیون دیزیز ینی خۆت
دژی خۆت مواد دروستەکە. باشە دکتۆر ینی زیاتر تووشی چه بەشێکی ینی چه ئەندامێکی لەشی مرۆڤ دەبێتن ینی زۆر جار باز لەوە دەکەن زیاتر قاچەکان تووشی ئەم نەخۆشیە دەبن. ناتوانم بڵێم ئەوە ڕاستە خۆی وەکو وتم یەکەم ئەمانە بە شێوەی گشتی نەخۆشی جونگەن و جونگەکان زۆرەگرێ ئەگەر ئەوەش ئەکرێ بە چەند بەشێکەوە کام نەخۆشیانە کام جونگێ ئەگرێ بۆ نمونە ئەگەر باشی نەخۆشی سوان سەوەفان بکەین کە ئەمە ئیلتیهاب نییە هەوکردن نییە وەکو سەرەتا وەکو بڵێ پێڵێن داڕوخانە و ئەمە لە هەموو نەخۆشەکان بڵاوترە لە هەمویان زیاترە کەس نییە دوای تەمەنی 50 ساڵی هەندێک گۆڕانکاری نەبێت لە لەشیا لەبارەی سەوەفانەوە. واتە دکتۆر کە ئەڵەی سەوەفانیان با بڵێن ئەو نەخۆشیانەی کە ئەچنە چوارچێوەی ڕۆماتیزمەوە ڕۆماتیزم نەخۆشیە سەرەکیەکەیان چۆن جای ئەەکەی نایەک نەخۆشی نییە ڕۆماتیزم کۆمەڵە نەخۆشین ئەو نەخۆشانێک کە ڕۆماتیزمەوە ئەیگرێتەوە چییە هەرێکە هۆکاری خۆی هەیە و هەریەکە بە شێوەیە گێت هەمووی بەیەکەوە نایەن سەوەفان بەشێکە لە ڕۆماتیزم بەشێکە لە نەخۆشی و گرنگترین نەخۆشیەکانی ڕۆماتیزمەیە بەڵام تا ئێستا ئەوە نەسەل بێنراوە کە هۆکەی بریتیە لە هەوکردن وەکو سەرەتا دەست پێکا لە داڕوخانی جونگەکە چکە هەر جونگەیە بریتە لە ئێسک بریتە لە کارتیلێج ئەو مادە کڕکڕاگەیە کە لە بینی جونگەکانە هەیە و ئەو مادە هەندێک گۆڕانکاری ئەبێت لە شاهبێتە هۆی خوران داڕوخانی ئەو کارتیلێجە و دوایی اینجا گۆڕانکاری واتە ئەو کاتێک کە ئەڵێن بۆ نمونە کەسەکە گەر قاچی ڕۆماتیزمێ بێت تووشی سەوەفان بۆیە پێی ئەڵێن ڕۆماتیزم ناتوانێت هەموو نەخۆشیێکی ڕۆماتیزمە بڵێ سەوەفانە ئەبێ بیگۆڕێتێ بیدۆزیتەوە بزانە ئەوەی ئاو نییە چکە ئەگەر وان لێ کرد هەمووی کرد بە یەکشت ئەوە جوانیە بەڵام دەستنیشانکردنی ئاسان نییە دەستنیشانکردنی بە حەقەت ئەبێ چیتە بۆی بچیت و خەریکی بێ لەگەڵیا و هەندێک پشکنینی بۆ بکەیت و دەخۆشەکە ببندێت اینجا و زۆر جار ئاسان نییە هەندێک جار بخۆی نەخۆشی ڕۆماتیزمەکانی کە ئەو بەشێک وتم زیاتر ئەوترێت کە لەش هەندێک مواد دژی خۆی دروستەکان ئەمانە گیان ئەمانە گۆڕانکاری لە خوێ نابێت گۆڕانکاری لە سیرەما بێ و لەوانەیە ئەندامەکانی سیستەمەکانی تری لەش بگرن بەجگە لە جونگەکان خۆی دارە لە جونگەکەەوە دەست پێکە زیاتر لە جونگەوە دەست پێکە بەڵام ماسوولکە ئەیگرێ لەوانەیە حتاوکو سی دڵ هەندێک جار گورچی لە هەندێک جار چاو بیگرێ. باش دکتۆر ینی زیاتر لە ڕۆماتیزمە کە یەکێک تووشی بێتن نیشانەکانی چین؟ یەکەم نیشانی ڕۆماتیزمە ئازارە ئازارەکە کەیە کەیە چۆنە بێ بۆ نمونە ئەگەر سەیری سەوەفان بکەن کە زیاتر تووشی ئەژنۆکانە بێت و پشت و خواری پشت زیاتر ئازار لە کاتی هیلاک بوو نایەت لە کاتی نوشتەوانەوایەت کاتی سەرژێری قادڕمایەت دەبەوە پێیانە خۆتانەوانە پارێزن ئەو هەندێک ئەوانی کە زیاتر لە هەندێک نەوئیتر ڕۆماتی یەکەم ئازارە دوو هەم گرژبوون و ڕقبوونی ئەو جونگەیە ئەو نەخۆشانی کە ڕۆماتیزیان ئەو زۆر ڕۆماتیزمان هەیە کە لە خوێنە گۆڕانکارێ بێ زیاتر بەیانیان ئازارانە بێ باش ئەوەی کە ئیسراحە دەکەن بۆ فترەیەکی زۆر ئەو جونگەکە ڕق بێت ناتوانێت باش بجوڵێنێ نیشانی دۆم هەڵاوسانە ئەو جونگەیە کە تووشی نەخۆشیە بێ ئاوسێت ئاوسانەکە لەوانەیە هەوکەی کۆبنەوەی ئاو بێت لەوانەیە هەوکردن و ئاوسانی دەمارەکان خۆی بێ ماسلوکەکان بێت ئەو سۆفتیشوەیە کە دەوروبەری جونگەکەی گرتووە اینجا کەمی جوڵە ئەو نەخۆشیەی کە تووشی ڕۆماتیزمە بێت نەخۆشەکە ناتوانێت بە تەواوەتی بیجوڵێنێ یا لە کاتی جوڵە ئازاری ئەبێت و ئەوانی کە نەخۆشی سەوەفانیان هەیە بە جوڵە ئازارەکان زیاکەن وەلەو ڕقبوونیان ئەبێ بەیانیان بەڵام ڕقبوونەکان فترەیەکی کەمە 5 دقه 6 دقه شارێکی زیاتر نابێت بەس ئەوانەکان کە ڕۆماتیزمی بڵێن ڕۆماتیزمی حەقیقان هەیە کە تووشی جونگەکان بووە لەوانەیە ئەو ڕقبوونە ئەو گرژبوونە بۆ ماوەی سەعات 2 ساعات 3 ساعات تا فترەیەکی زۆر دەوام بکات اینجا نەخۆشەکە ناتوانێت ئیشانە بکات کە لەوە پێش کردوێتی اینجا ئەگەر ڕۆماتیزمەکە ئەو نوعبێت کە هەموو لە تووشێ بێ لەوانێت تای هەبێ لەوانەیە ئارەق بکاتەوە لەوانێت بێهێزە بێ وردە ماسوولکەکانی ئەپوچێتەوە و بۆ شێوەیە. بەڵێ دکتۆر شێوازی چارەسەریەکان چۆنە کە باسەکرێ ئەوترێت ماسوولکە زۆر جار لە کۆمەڵگەی ئێمە شێلان بەکارهێنرێ بۆ زۆربەی نەخۆشیەکان ڕۆماتیزم بە هەمان شێوە لەو نەخۆشیانەیە کە بتوانرێت بە شێلان چارەسەر بکرێت یاخود ئایا هیچ سوودێکی پێ ئەگەیەنە یان شێوازێکی زانستی هەیە کە بڵێ شێلان چارەسەرە بۆ ڕۆماتیزم؟
شێلان وەکو مەساجی پێڵێن بە مصطلحی طبی شێلان ئەگەر لەسەر خۆ بێ و بە شێوەیەکی بڵێن بە شێوەیەکی زانستی بکرێت بە شێوەیەکی ڕێکپێک بکرێت ئازار کەمەکاتەوە چونکە ئەو ناوچەیە تۆزێ گەرمی تا دروست دەکات بە خوێن باشترە هێنە بۆ ئەو ناسیە و ئازار کەمەکاتەوە لەوە زیاتر نییە بەڵام تۆ بدێ چارەسەری نەخۆشی ڕۆماتیزمە بکەی بە شێلان شتیوان نییە حتا ئەگە سەوفانیش بێتە سوانی جونگەکانیش بێت لە شێلان ئەوانێ بەشێ بێت لەوەی کە ئازاری بێت شێلان زیاتر بۆ ماسوولکەکانی شانومل زیانی پێ ناگەێنێت زیانی پێ زۆر بێت لەوانێ ئازارەکەی زۆرکە بەڵام ئەگە بە شێوەیەکی زانستی بێ ڕۆکبک کرێ کەڵکی هەیە ئازار کەمەکاتەوە دکتۆر ڕێگایشکە هەیە مەسەن زۆر جار خەڵک ئەوە زیاتر ڕێگایکی کوردەواریە نازانم تا چەند تەندروستە چە مەسەن لە قەراخ ئاو بەلم مەسەلەن داپۆشن لە شیان بۆ ئەوەی ئەو نەخۆشیە لێ بێتە دەرەوە ئەمە تا چەند شتێکی لێم هەم گەرمی ئات و هەموو ئەزانین کە قوڕی تایبەتی هەیە لە هەندێک وڵات بە تایبەتی لە وڵات من دیومە هەر قوڕەکە بە شێوەیەکی بۆریەکی یەتە دەرەوە ئەوە گەرمی ئات بەلەش بێتە هۆی بە شێوەیەکی بۆ فترێکەوە ئازارەکە کەمەکاتە بەس بڵی چارەسەری حەقیقیە و ئازارەکە بە تاواتی کەمەکاتەوە نەخۆشەکە بن بڕەکە شتیوانی ینی ئەوانی کە نەخۆشیان هەیە ئەبێت خۆیان لە سەرما زۆر بخارێژن سەرما ئازارەکە زیاکە دروستی ناکە سەرما هۆکاری نەخۆشیەکە نییە بەڵام ئەو کەسانی کە ئەم نەخۆشیان هەیە کتوپڕ بە سەرما ئازارەکان زیاکە و سەرما هەندێک جار چارەسەرە با بزانێ ئەو بزانێ هەندێک نەخۆشی ئێستا چارەسەر ئەکرێ بۆی کە ئازارەکەی بکاتەوە یعنی سەهۆڵ ئەخرێتە سەر ئەو جێگەیە ئەو ساوەڵە گرجی ماسوولکانەکان گرجی ماسوولکە کەمەکاتەوە ئازارەکەش کەمەکاتەوە بەڵێ دکتۆر باس لە ڕێگەیەکی تر بکەین خواردن زۆر جار ئەوترێت بۆ نمونە ئەم خواردنە بۆ ئەم نەخۆشیە باشە یان ئەم خواردنە ئەبێتە چارەسەر یان بەکارێنانی ئەو دەرمانە کوردەواریانەی کە هەیە تا چەند کار لە ڕۆماتیزمەکە و تا چەند کاریگەری هەیە هیچ خواردن و خواردنەوەیەک هەیە کە ببێتە چارەسەر بۆ یان بەکارهێنانی خواردن تا ئێستا هیچ پەیوەندێک لە بینی جۆرێکی تایبەتی خواردن نەخۆشەکانی ڕۆماتیزمە نەدۆزراوەتەوە بڵێ کە پەیوەندێکە بەڵام قەڵەوی کاریگەرێکی زۆر خراپی هەیە لەسەر نەخۆشەکانی ڕۆماتیزمە بە تایبەتی سوان سەوفان لە پشت و لە ئەژنۆکانە بەڵام خواردێکی تایبەتی بێنی کە بڵێ ئەمە چاکێکاتەوە یا خراپێکانە بەڵام یەکشت هەیە ئەوە ڕاستیەکە ئێمە لەوە ئەچێت هەندێ شتی تازە هەیە کە گوایە زۆرمان ئیسپات بوو کە زۆرمان ڤیتامین دیمان کەمە و کالیسیۆم زۆر باش نییە لەبەرەوە پێویست بۆ هەیە کە ئەوە بکرێت چونکە نەبوونی کالیسیۆم و ڤیتامین دی ئازارێکی ماسوولکەکان لە کاتی توشبوون بە نەخۆشیەکەیان بەرلەوە بۆ مرۆڤ بەرلەوە ئەمە شتێکی خۆپاراستنە خۆ نەخۆشی نییە ئەگەر کەمی ئەوە بێت کە ئەو مادێدا کێشەکە چارەسەر بێت شتێکی قورس نییەوە باشە دکتۆر ینی وەرزش تا چەند کاریگەری هەیە بۆ ئەو نەخۆش وەرزش کاریگەری بۆ سەر هەموو لەش هەیە بۆ هەموو سەر هەموو جونگەکانیش هەیە بە شێوەیە ئەو وەرزشە کە بە شێوەیەکی ڕێکپێک بکرێ بە شێوەیەکی زانستی بکرێ و ئێمە وەکو چارەسەری نەخۆشی ڕۆماتیزمە بەشێکی گرنگ لە چارەسەر بریتە لە چارەسەری سروشتی ماسوولکەکان بەقووە دەکا جوڵەی جونگەکان باشەکات خوێن باشە هێنێ بۆ ئەو ناوچانەی کە نەخۆشن بەڵام کە توش بوویت ئەبێ وەرزشەکە تایبەتی بێت بە شێوەیەکی زانستی بکرێ بۆ ئەوەی چکە ئەگە تۆ بۆ نمونە ئەگە تۆ لە عمری 70 بیت لە عمری 60 بیت و گۆڕانکاری لە جونگەکانی ئەژنا بوو بێ ئەوکو سوانی هەبێت بچی فوتبۆڵێ بکەیت ئەمە ئەو وەرزش نییە ئەو جونگەکە خراپترە بێت ئەبێ وەرزشێک بۆ ئەو جونگێ بکرێت کە بیکە بە شێوەیە کە وەزنی جسمی لەسەر نەبێت ینی ئەرکی چونکە جسم خۆی ئەرکێکە لەسەری دکتۆر باسی تەمەنە کرد تەمەەن کاریگەریە لەسەر نەخۆشی ڕۆماتیزم واتە مەرجە کەسێک تەمەنیە بێ ئەنج تووشی ڕۆماتیزم بێ یاخۆت لە تەمەنی گەنجی شابەنایەوە تەمەن کاریگەری زۆری هەیە ئەوانەی کە نەخۆشی سوانیان هەیە عادەتەن لە دوای 35 دەستپێکە عادەتەن اللهم ئەگەر خۆی نەخۆشەکە نەخۆشیێکی کەی هەبێت نەخۆشیێکی جونگەی هەبێت سەوفانەکە دووهەم بێبووی ئێمە هەندێک نەخۆشیمان هەیە لە بناڵیار دەستپێکە وەکو ڕۆماتیکی فیڤەر هەندێک نەخۆشیکەمانەیە وەکو پێڵەن گورگە سوورە ئەو عادەتەن لە ئافرەتا بێت لەو عمرەی کە زۆر گەنجە 20-25 ساڵ
نەخۆشیەکانی کە ڕۆماتیزمە کە بێڵن ڕۆماتۆید ئارترایتیس عادەتەن دوای 35 دەست پێکە لەبەرەوە هەر نەخۆشیەک پەیوەندی بە تەمەنێکی تایبەتیەوە تقریبان هەیە. بەڵێ دکتۆر ڕەوف ڕەحیم پسپۆری نەخۆشیەکانی ڕۆماتیزم سپاس بۆ ئامادەبوون.